ئاکرێ لە چی پێکاتوە؟ خۆی ئاکرێل گەلێک تشتا پێکاتەیەک مەسەرەن هەبوونا فرای ئاینە هەرسێ ئاینێت ئەسمانی لێرە هەبینیە جوهی و مەسیحی و مسلمان پێی vêjiyan نەتەوێ کورتنێ هەبینە هەلوێ دەبەرێ ئەوانە حتا دەوروبەرێت ئاکرێژی ئەف سێ ئاینەیە تێدا هەبین هەمی پێکڤەژیانەکە هەبی ناوژێ دەرەت مێژوویدا دیار نەکریە و ئایا تند و تیژی بەرامبەر vان ئاینە هاتیەکردن لێ تو دزانێ ئاینە باڵادەست ئیسلام بیە و ئەتناو چژێ دەرە دیار نەکرێت و تەعدایەکە سەدێن سەدل وا کردبوو ژنێت وا بربن پارە لێستاند بن ئەف تشتە نەبووە و گەل هەندێشدا ئاکرێدا ئەس شێم یعنی زۆر کەس ئاکرێش مەدەنیەتا کوردستانی ئاکرێویە دوی باژێریدا خەلکێ تێدا پەروەردە بووی خەلکێ تێدا سەرکردەیە تێدا دروست بووی یعنی ڕوویە سیاسی ڕوویە لەشکری ڕوویە کارگێری هەل هەممی ڕوویە خەلکێ تێدا ئەو پەروەردە بووی و یشیای ئیدارات دەولەتە عێراقی بکەتن ئەفە زۆرە مهم بووە ڕوویە دیکەوە باژارێکێ تەمام یە دروست بووە ڕوویە ئەوە نوکە عەرەبی دەبێژنێ تەختیت المدن سنتەرێ باژێری دەوروبەرێن وێ سەنتەرێ باژێری وەک باژێر هەممی تشتێک تێدا بین بازارەوەیە ڤاڤارتی بیاد بازارێ قماشی بازارێ ماستی بازارێکە تشتێت زی ڕۆژانە تەڕە و زەرزەوە دەوروبەرێت ئاکرێژی چەند گوندێکێ دەوروبەرن ئەوژی هەر سەر ئاکرێڤە گرێدایی بوون ئۆنێ دەهەی ئەوە باشقالە گوندێ دیکەیە تاکو جوونە هەم شێوازە بیناسازیەوەیت گەلوەیە الڤیرەخی خرپەیە هەشتکایە ئەوە هەممیت گرێدایی بوون خودی بازێری بێ یعنی نوکە گەلێک جات بژنە ڕیف المەدینە تەنانەت ئاکرێ گوندەوارێ باژێری هەبوو ئەوە کێم جا هەبوون ئەگەر بمانوێ باس لە شوێنەوار بکەین بێگومان شوێنەواری زۆر هەیە لەو دەڤەرە بەڵام لە ناو بازاڕی ئاکرێ یان لە سنووری ئاکرێ دیارترین شوێنەوارەکان کام شوێنن ئەو کەلهاواکرێ ئەگەر تو چوو باەتە دیت با زۆرم گرنگە ناسنامەکاوی باژێریە تشتێ جوانێ تێدا شوێنوارێت باشێت تێدا وەکو پەرزگەهێک تێتە ناساندن زۆر شتێکی جوانە ئەو شکەفتە گوندێک 20 کیلومترال لای ڕۆژئاوایە ئاکرەیە هەزاران شوێنوارمەیەت هەین بەس مخابنی وەتان و کە vەکولی موناهاتی نەکردن جوانترین شوێنوارێت ئاکرێ ئەف خانیە سەرێکە بێت تو دبینی زۆر تشتێکی جوانە ڤا خانیا بخۆ شێوازێ بیناسازیە کوردی ئاکرەیە زانکۆیە تە خوێندن بەرینەوە شتێکی زۆر جوان و ڕاقیە یعنی تۆ بچی ئەف شێوازێ دانانە دیوارە و پەنجەرێت وێ و محەجەرێت وێ گەلێک شتێکی زۆر جوانە تورکێم جیا دەبینی ئەوە گرنگترینەوێت توێنە تو دەهەی بازارێ وێ ئەف بازارێ بەر ئێرەدا بژنێ مەقێم بازارێکی زۆرێ جوانە و زڤڕیتەوە بوو سەدەیە سەردەمێ دوێ زێڕینە دەولەتە عەباسی ئەف بازارێ هەنێ ینی بازارێکی زۆر کەڤنە تا مخابن نوکە بچەکی بەرە ڤەمراندنێ چیت لێ ئەڤی کەفتێریایە خانەدان بچەکە منتەقە ئەف دەڤەرە ڤەژاندەوە دەربارەی ئەو شوێنەوارانەی کە باز دەکرێت بۆ نمونە مزگەوتی گەورە باز دەکرێت کلێسایەک باز دەکرێت مەسەڵەن بۆ نمونە قشلە باز دەکرێت شوێنێک پەرستگای یەهودیەکانیش باز دەکرێت بە هەلبەتە بە نیشانن پەیڤەژیانێ بینە ئەڤە کەنیسا سەری ئەوە کەنیسا نەستۆریە ئەرتەدۆکسیە سەدەیە چارێ زاینیە هاتی ئاڤاکردن ئەف کەنیسەیە چەندە هاتنە مەسیحیە مزگینی بەخشێتوان و باشەرێتوان نۆهەتی میلادیەت هاتی نەوێ دەبێنێ بەس شێم بێژمەتە ینی سەدەیە چارەیە میلادی زاینی دام و دەستگەهێت خۆیت ئاینی داناینە و جیژی هەر هەبووە کنیشتەوا لێرە بووە ینی جی هەر سەردەمێ vegu hastinaval İsrail'e bu yere beri 2000 sala. Üç şeylere niştece buyna. Ol günde dikel bicili ethaboyn, naqabu amada ethabin, الدفرة نحلي تهبوين نفس سورتشا تهبوين
يعني زور بينا همه جوهي و مسيحي الوان دفرايت هبين اف كنشتوان جهتا بري چند سال هر ما بو اف مزگفتا مازان و ها دانا دیار کرن کل یکیا صدايا هجري يعني دهيا يكيا صدايا هجري ناف برا هجده بو بيست هجري كوچي اف مزگفته هاتي آوکرن دگل هاتنا اسلامه بو ویده بره اف مزگفته آوکری ایدی اوجی مصادر زورت که من سروی تشتیکا هیایانیا دکتر زرار صدیق خویات کد بیشتن 400 زاینی اف مزگفته هاتیا ناف مزجه دره هی لی وهاد بیجن کو هر يعني شو زارکی تاریخ زارکی بو ما و کوه یک کم مزگف بیل ویده بره سردمه عبد الله بن عمر بن عبد العزيز از بجم یا هات یا